ئاڕاستەکان لەگەڵ محەممەد نووری. سڵاوی مەحەمەدنووریتان لێبێت. ئێوە دەزانن زیاد لە 108,000 خانەنشینی پێشمەرگە هەیە کە بە پلەی جیاواز پارە وەردەگرن، زیاد لە 5,000 بە پلەی لیوا و عەمید و زیاد لە 8,000 بە پلەی عەقید و مقەدەم و زیاد لە 12,000 بە پلەی ڕائید و نەقیب خانەنشین کراون. ئەمانە زۆربەیان بە تەسکیەی حیزبی بوون و قەت پێشمەرگایەتیان نەکردووە. ئەوە ئێمە وا ناڵێین، ئەو بەڵگانەی لەبەر دەستماندایە وا دەڵێ. ئێوە دەزانن موچەی کادرێکی حیزبی کە لەبەر دەمی سپلێتایە و کاری حیزبی دەکا بۆ حیزبەکەی کە بە پلەی عەقید یاخود عەمید خانەنشین کراوە، 3 ئەوەندە یاخود 4 ئەوەندەی موچەی پێشمەرگەیەکە کە لە بەرەکانی شەڕ بەرگری لەم خاکە دەکا. ئەم نائەدالەتیە کێ لێی بەرپرسە؟ ئەمە پرسیاری ڕۆژنامە نووسیەکە. دەپرسین ئایا بە چ پێوەرێ خەڵک لەسەر سلکی پێشمەرگایەتی و بە پلەی باڵا خانەنشین کراوە؟ ئایا دەکرێت بە یاسا ئەم سیستەمە دەستکاری بکرێت و ماف بۆ خاوەن مافەکان بگەڕێتەوە؟ ئاراستەیەک دەڵێ ئەمانە بە خەبات و تێکۆشانی خۆیان خانەنشین بوون. ئاراستەیەکی تریش دەڵێ نائەدالەتی لەم لیستەیە هەیە و دەبێت پێشمەرگەی ڕاستەقینە قبوڵی نەکات. بۆ تاوتوێکردنی ئەم مەلەفە گرنگە میوانداری هەرێک لە بەڕێزان ڕەیەڵ عەلی ئەندامی ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان، سپاس کاگڕێ، هەروەها کاگ ئەلەن مەحوی لێپسای مەلەفی ئابووری لە توێژینەوەی بزوتنەوەی گۆڕان، سپاسەکەین کاگەلەن. پاش کاتژمێرێک ئێوە بڕیار بدەن بەشێک لە ڕاستی لای کامیانە. کاگڕێڵ ئەگە سەرەتا لە بەڕێزە بپرسم، سوپای ئەڵمانیا لە ساڵی 1955 تا ئێستا کە کاتە 2015 47 جەنەڕاڵ و ئەدمیراڵی هەبووە کە بەرزترین پلەیە لە سوپای ئەڵمانیادا. لە 2012دا لە سوپای ئەمریکا 1 جەنەڕاڵ خانەنشین کراوە. بە پێو ئامارانەی کە بڵاو کراونەتەوە کوردستان پڕە لە لیوا و خانەنشینی کە پێوترێ بندیوار. وڵا یەکە من سپاس، من ئەمەی حەزەکەم جیاوازی ئەو وڵاتانە باسکەم کاتێک کە تۆ باسی ئەمریکا و ئەڵمانیاکەی ئەوانە وڵات بوون، ئەوانە کاتێکە ئاڵوگۆڕ و حکومەتێکی تیاکرێن ئەو حکومەتی تازە کێتە سەر حکومەت، پەرلەمانی هەیە، دەستوری هەیە، یاسای هەیە، دامەزراوەی هەیە و دەسەڵاتەکان لە یەکجا کراوەتەوە. من بە نمونە تۆ باسی ئەڵمانیاکەی، ئەڵمانیا 1955 بەڵام ناگرێتەوە بۆ ئەڵمانای سەردەمی هیتلەر کە هیتلەر عەریفێ بوو پلەی ژەنەڕاڵی بەخۆیە. هەر وڵاتێک کە لە قۆناغی گوزەراتیە پەڕێ لەوانەیە کۆمەڵێک قەرار دەربکرێت. هەرێمی کوردستان لە یاسایی هیتلەرەکات؟ نا، من بەستم ئەوە لە یاسایەت دەکاتەوە. من بەستم ئەوەیە کە وڵات بەرەو قۆناغی چەسپاندنی دیموکراسی ڕۆی کە یاسا سەروەر بوو کە دامەزراوەکان بە تەواوەتی دامەزران، لەوانەیە زۆر شتەیە کە لەم ڕۆ لە دوێنێ کراوە دووبارە نەبێتەوە. ئەمە یەکەم. دووهەم، ئێمە کاتێکە کورد هاتوتە سەردەسەڵات، کورد کە خەباتی کردووە لە نەویەکە ڕاپەڕیوە، کورد نەهاتوتە سەر حکومەتمان نەبووە. ئێمە 3 پارێزگامان لە دەسەڵاتێکی داگیرکاری بەعز ڕزگار کردووە، خۆمان بە حکومەتمان دروست کردووە، پەرلەمانمان دروست کردووە. ئەوە تا ئێستاش بەردەوام پێویستمان بە دەرکردنی یاسایە لە دوای 23 دانە ساڵ لە ئەزمموی حکومڕانی تازە ئەمڕۆ پەرلەمان لیژنەیەکی 20 کەسی دروست کردو بۆ ئەوی دەستوردانی کەواتە ئەم شتانەی کە ئێستا لە میدیاکان باسەکرێ کە بەشێکی بە عەمدەنە، کە بەڕاستی کە بەشێکی ناحەقەتۆ باسی خانشینی پێشمەرگە و 108,000 خانەنشینی پێشمەرگە هەیە کە بەشێکیان ئەمانە پێشمەرگایەتیان نەکردووە. ڕۆژنامەنووسێک پرسیاری ساداکە کادرێکی حیزبی کە لەبەردەمی سپلێتە دانیشتووە لە بارەگایەکی حیزبی خانەنشین کراوە بە عەمید یاخود بە عەقید، موچەکەی 4 ئەوەندە یاخود 3 ئەوەندە یاخود 5 ئەوەندەی پێشمەرگەیەکە کە لە بەرەکانی شەڕایە و لەبەردەمی هەتاو سەرمادایە. من ئەوە دوو بەشە. ئەو پێشبەرگانی کە بە فعلی بە درێژایی شۆڕشەکان چووکە دوو
دوو هێزی ئەساسی کەوارسی شۆڕەشن پارتی وێشێتین دو ئەوان هێزەکانی تری شوعی و حیسک و ئەوانە ئەمانە بە درێژایی 40-50 ساڵ پێشمەرگیان شەهید بووە کادریان هەبووە ماونەتەوە حەقی خۆیانە بەڕاستی ئەم میلەتەش وەکو وەفای وەکو پاداشێک کە بەرهەمی ڕەنجی ئەوانەیە کە وازیان لە وەختی خۆی لە خوێندن هێنا لە بەرژەوەندی ژانە عەفوم کە لە خۆشگوزەرانی ژیان تۆ ئەمانە بە مافی خۆیان نەزانی خانەشین کرابن بەڵێ باشە زۆر چاکە کاگەلەن یانی ئەمانە مافی خۆیانە خانەشین کرابن ئەمانە خەباتیان کردووە لە ڕابردووە تێکۆشانیان کردووە قەیچێک ئایسا بە پرەی لیوا عەمید عەقید ڕائی تەقاوت بکرێت بەڵێ زۆر سوپاس سەرەتا منەمەوێ ڕێز و سڵاو بنێرم بۆ پێشمەرگانێکی ئێستا لەبەرەکانی جەنگ خەبات دەکەن لە دژی گروپی تیرۆریستی داعش بۆ پاراستنی خاکی کوردستان چونکە تەوەرەکە باسی پێشمەرگە بوو بۆیە بە فرسەتم زانی خانەنشینی کە لە هەرێمی کوردستانە بەناوی خانەنشینیەوە هەیە بە پێی یاساڕێک خراوە یاسایی ژمارە 38 ساڵی 2007 دەرچۆ لە پەرلەمانی کوردستان ئەم یاسایە دیاری کردووە کە چێ خانەنشین بکرێ و مەرجەکانی خانەنشین بوونیشی دەستنیشان کردووە ئێستا لە هەرێمی کوردستان بەپێی ئەو زانیارانی ملامە 112,000 خانەنشینی پێشمەرگە هەیە لەگەڵ 210,000 خانەنشینی مەدەنی زۆر لە ژمارەکە ئێمەش زیاترە ئەو 112,000 خانەنشینی پێشمەرگەیە مانگانە 6 ملیار دینار موچەکەیانە ئەمە بە دڵنیاییەوە کۆمەڵی خەڵکی تایە مستحقن و پێشمەرگە بوون خەباتیان کردووە و ئەو خانەنشینی کە پێیانە دێ بە دڵنیاییەوە هیچ نییە لە ئاست گەورەی ئەو قوربانیدانەی ئەوان کردویانە بەڵام خەڵکێکی تایە کە وەکو جەنابەت وتە هیچ قوربانێکی نەیاوە هیچ خەباتێکی نەکردووە و ڕەنگە ناحەقین یە چونکە من خۆم لە بەشێک لە تەمەەن مامۆزەف بووم لە بەربەراتی خانەنشینی پێشمەرگە خەڵکی تیا ئەسڵەن هەر لە دژی پێشمەرگە خەباتی کردووە لە ڕیزەکانی حکوومەتی بەعس بۆیە ناحەقی زۆری تایە و خراپ ئەم یاسایش بەکار هێنراوە لەسەر هەندێک خەڵک بە تایبەت کادری حیزبی چ لە لای پارتی چ لە لای هیچەتی و ئەم بەژەوەندیە بەخشراوە بۆم پۆلێن کە لەو 112,000 چەندی حەق و چەندی نەحەق ئەمە یەکەم دووهم ئەو کادرە حیزبیانش کەن کە هیچەتی و پارتی تۆ ئەسڵا من پێم وایە بەڕاستی یەک وێنەتان دروست کردو لای ڕایگشتی کە کادری حیزبی ئەسڵەن بوونەوەرێکی زۆر غەریب و عەجیبە بەم وڵاتە کە ئەسڵەن ئەگەر من کاک محەممەد ڕێگەم بە باسی ڕۆڵی کادری حیزبیت بۆ بکەم لە دوای ڕاپەڕینەوە زۆر باشەیە سەر ئەو خاڵانە لە ڕاستیا مەسلەی کادری حیزبی بۆی نییە بە هیچ شوێک مڵکی گشتی و داهاتی گشتی بەکار بێنێ بۆ خزمەتی خۆی حیزبەکەی بۆی نییە و کارە بکە ئەگەر کراوە تا ئێستا گەندەڵی بووە حیزبەکەی بۆی هەیە لەسەر و داهاتی خۆی کە لە نەوت لە هەموو ئەو سەرچاوانی تکە لە کوردستانە دەستی بەسەراگرتووە چی پێخۆشەوە بە کادری خۆی بکە کەس ڕێگر نییە لەوە و لەو کۆمپانیانی کە هەیە تیکە بزنسەکە لە وڵاتەیە بەڕێگای مەشروع و نامەشروع حیزب پارەی دەزەکەی با ئەتوانێت کادرە حیزبەکانی خۆی گەندەڵێکی گەورە کراوە بە ناوی خانەنشین و بە ناوی موچەدابینکردن بۆ کادرانی حیزب بەڵێ دەنگی خەڵک کراوە ئیرادەی خەڵک کراوە بە ناوی خانەنشینیەوە بەڵام دووپات یەکەمەوە خەڵکێکی شوێ مستحقە زۆر چاکە وەڵامە دەبێت یعنی کادری حیزبی بۆچی حکومەت بیژێنێت من یەک شتەڵن تا ئێستا وەڵامی پرسیارەکەی هەموو لەو 12,000 کە باس کرا چەندی مستحقە چەندی نامستحق ئەتوانی وەڵامە دەبێت زۆرینەی مستحقن یان زۆرینەی مستحقنی زۆرینەی مستحقن باش بەخم زانی کاکە ئەلەن ئێمە بە هێوارەکە بە ڕێگەیەکی منطقی و عەقلانیا بەرین باشە باسی کادری حیزب بکرێ بەڕاستی من زۆرم پێسەیرە تاکو ئێستا وکو پێزۆر لە کادری حیزبی ناکرێ من کۆمەڵی سەدێکی تاریخی کادری حیزبی بۆ باس بێ ئەوەی سەدی تاریخی لە دوای ڕاپەڕینەوە من پرسیارەکەمانەوە یعنی چی ئەمە قسەی کاک ئەلەندە یعنی چی حکومەت خەڵک حزب کادری حزبی بژێنێت باش ئێستا کاگەلەن حەقی خۆی ئەمە قسەی خۆت نەبوو لەبەر ئەو حزبی کاگەلەن کاریتیاکە حزبێکە لەسەر دەمی خەباتی دیموکراسیە دروست بووە حزبێکە کادرەکانی هەمووی تەجنید بن لە حکومەتە هیچ کادرێکی لە تەزحی بە ماڵ و مناڵ و بە ژیانی خۆی ناوە تاکو بێتە ناو حزبەکەەوە ئەمە یەک دووهەم ئەو کادرە حیزبیانی کە ئەمڕۆ بەشیشان لە حکومت یان لە ئەوێ خانەنشین کراون بەشێکی زۆریان پێشمەرگەی دێرین بوون لە دوای ڕاپەڕینەوە وازیان لە خەباتی چەکداری هێناوە خەبات دەستیان کردو بە خەباتی سیاسی کاتێکە فرسەتێک گاتۆتە پێشۆکڕ ئەو یاسایی کە بەڕێزت باسەکە لە ساڵی 2007 بۆچی بە یاسای سەربازیش کراوە لەبەر ئەوەی ئەمانە خەڵکی پێشمەرگەی دێرن و تێکۆشەر بوون ئەبێ خزمەتی سەربازیان بۆ حساب کرێ لەبەر ئەوە ئەو یاسا سەربازی بەس کادری حیزبی بۆچی حکومەت ژیانێتی وەڵامی ئەو پرسیارە نایەوە وەڵامی ئەو پرسیارە ئێستا ئەدەم وەڵامە دێ بۆ ئەو ڕوونکردنەوەت بی لەسەرەوە یەک دقەیەمە لای تۆ بەس ڕوونکردنەوە بی لەسەرەوە من تەنیا ئەمەوە بڵێم کە یەکێتی و پارتی هەموو ئۆرگانەکانی خۆیان بە هەموو ڕێگاکان تەنیا لە ڕێگەی خانەنشینەوە نییە
لە هەموو ڕێگەیەکی تر ئەعلامی خۆیان لەسەر حسابی وڵاتە ژیان، کادری ئەعلامی خۆیان لەسەر حسابی وڵاتە ژیان، کادری حیزبیان، ڕێکخراوەکانیان هەموو دام و دەستگاکانی خۆیان لەسەر حسابی وڵاتە ژیان. بەڵام ئێستا بە عیبێ زانە نەگەر پێیان بوترێەوە بۆ ئێوە لە سەرداهاتی ئەم وڵاتە گەورە ببن، بەڵام خەڵکەکانی تر حیزبەکانی تر بکەونە ژێرباری قەرزەوە نەتوانن هیچ ئیسپادەی لەم زۆر باشە. یەکەم ئەجار ئەو ڕقەمە کە کاگەلەند باسی کرد هەمووی ئەوە ناگرێتەوە کە ئەم وچە باڵانەی جەنابتان باسیەکەن. من ئەوەی کە ئێستا لەم ماوەیە کە زۆر باس کراوە کە وەزارەتی دارایی بە حساب 4500 کادرە خۆی وانێ 3900 و قسوور کادرا لە سەدا 5 بۆ 6 ئەوانەی کە پیانەوە تێ بندیوار ئەوە بندیوارین ئەو کادرە حیزبیانن کە ئێستا کراونەتە ئاماژ بەڕاستی بەداخەوە لە سەدا 5 بۆ 6 خسەر بە بزوتنەوەکەی بەڕێزیانە کە تەقاوت کراون و موچە وەرەگرن بە سەربازیەکانیشانەوە لە سەدا 15 هینی حیزبەکانی ترا لە سەدا تقریبان 75 بۆ 80 یەشێتی نیشتمانە لەو سەدا 75 بۆ 80 کامانن بەشێکی ئەو کادرانن کە پیانەوتری خاون پێداویستی تایبەت کە ئەمانە ئەسڵەن ئەبوایە خۆی حکومت خەمی بخواردنایە ئەوەی موچەی فەرمانەکانی باسکە فەرمانی ڕێکخراوەکان باسیەوەی کردکە پێڵکە موچەخۆری بندیوار لەسەر ئەمانە ئێوە قسەتە بوو. ئێمە بەستنیاوانی حەزەکەموانە زانێ ئەمە مەسەلە کادری حیزبیەمانە بندیوار بوون دانیشتون لە ماڵەوەیان لە دەرگای حیزبیشان ئەمە تەنیا لە سلێمانیش نییە لە هەولێریش هەیە دوو خەزیێنە لە هەولێریش ڕاگیرا و فەرمانبەرەکانیان پیان وتراوە بڕۆنە ناو دامودەست ئەمە شتێکی باش بووکردیان شتێکی خراپێکی زۆر باش بوو ئەگەر حکوومەت یاریمی کوردستانەکە وەزارەتی دارایی ئەمەی نەکردا لە ئاست ئەو مەسئولیەتە نەبوو لە ئازە وعدە نەبوو کە بە خەڵکی یابوو ئەبێ خەڵکێک کە موچە لە حکوومەت وەرگرە خزمەتی حکوومەت بکە. ئەمانەی کە لە حیزب بوون موچەخۆری بندیواری ناوە بێن ئەمانە خزمەتیان بە خەڵک نەکردووە. ئەمانە لە بڕێوەراتی ڕێکخراوەکانی سلێمانی سەر وەزارەتی دارایی بوون داوامیان ناکرد لە هەولێریش دوو خەزیێنە هەبوو بە هەمان شێوە داوامیان وەڵام دەبێت بە کۆمەڵە ڕخنەی زۆر منطقی ڕخنەی لێگرتی وەڵام یەکەم ئەڵێم لە هەموو دنیاە لە سیستەمە دیموکراسیەکان بۆ سیستەمە دیکتاتۆرەکان بگرا هەر حزبەکەیەتە سەر حکوم یەکێک لە ئیشەکانی ئەو حزبە ئەوەیە ئەمە لە ئەمریکا لە حزبە جمهوریەکان لە دیموکراتەکانیشە تاکو ئەو پەڕی وڵاتی دیکتاتۆر یەکەمیشی ئەوەیە ئیش بۆ کادرەکانی بدۆزێتەوە بە نمونە پێت بڵم بزوتنەوەی گۆڕان کە هاتە ناو حکومەتەوە ئێسام سەرۆکی پەرلەمانی کوردستان لە بزوتنەوەی گۆڕانە زیاد لە دەیان کادری خۆی لە پەرلەمان نەتەجنید کردووە بە مەرجێ ئەو کادراننی کە خاننشین کراون ئەو کادرانن کە ئیشان نەبووە ئیشان بۆ دۆزراوەتەوە ئەمە حەقی طبیعیە وەزارەتی دارایی بە هەماشێ وەزارەتی پێشمەرگە بە هەماشە وڵێ جاوە مستحقاتی خۆمانە بە هەڵبژاردنەوە بەسم ئەوەیە هەرکە حیزب ئەوەیە بەئسوڵێکی فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان ئەوانە خزمەتی کادرەکانی کردووە. من زۆر شانازێکم باوە ڕاستکەمەوە ئێمە خزمەتی کادری خۆمان ناکەین ئێمە کادرمان ناردووە خزمەتی خەڵک بکەن کادر بنێرین لەوێ دەوڵەمەند بێ و ئیجازە برای بە ئەوەی کە لێوە چوە دڵنیام هیچی لە تەقاوتەکان چووکەوە دنیای کادرتانێت تەقاوت کرد ئەتوان ئەوانەتان بناردا ئەمە یەک دوو جاکە تەقاوت بێ بڕاتەوە ماڵەوە تەواو تەقاوت چی هەڵبەت دیارە تەقاوت تەقاوت دەبێ بڕاتەوە ماڵەوە توانێت ئەو ماکە خزمەت بکە بەشێکیشتانەیە موچە وەرەگرێ کە ئێوە ناوتان ناوبندیوە هەر لە بزنەوەکەی بەڕێستانە داوامیشەکە حاڵە ئێوە بەڵام ئەوانەی خۆتان باز ناکەوانەی شێتی پارتی باسەکەن خاڵێکی تر ئەوەی بندیوارتان هەیە. من حەزەکەم لێرە یەکشت باسکەم لەسەر مەسەلەی ئەوەی ئایا گۆڕان خانەنشینی هەیە یانێتی یەکەم کادرەکانی بزوتنەوەی گۆڕان وەکو هەر لایەنێکی تر لە کوردستانە خەباتیان کردووە ئەگەر زیاتریان نەکردیان نەکرەوە مستحقی خانەنشین بوونن. دووهام بزوتنەوەی گۆڕان سزای سیاسی درا لە چەند ساڵی ڕابردووە کادرەکانی ئێمە زۆر کەمتریان بۆ کراوە لە کادرەکانی یەکێتی پارتی ڕاستیە زۆر زیاتریان بۆ کراوە زۆر خانەنشینکرانەوە بە پلەی باشتر خاڵی سیاسی بێزەبت خاڵک ئەبێ یاساکە تەطبیق بێ بەسەروانەی گۆڕانیشە ئەگەر کادرێکی گۆڕان بە ناحەق خانەنشین کراوە یان بە بندیوار دەوامەکە ئەوە خەتای ئێوان کە چەند ساڵام حکوومەتتان بەدەستەوەی لێتان قبول کردووە بۆ خانەنشینتان کرد بە نایاسایی بۆ لێتان قبول کرد کە دەوام نەکات گریمان خەتای ئەی بۆ لەوەتیەوە چوونە حکوومەتتان بڕوانی خۆتان لە پێش دەستان پێ لەبەر ئەوە بەڕێوەبەراتی ڕێکخراوەکان کارمەندی هەیە ئێمە بەڕێوەبەراتی ڕێکخراوەکانمان داخست کەواتەوانی گۆڕانیش ئەگەر هەبێ ئەبێ بڕۆن دەوام من ئێستا تۆ چۆن باسی خزمەتی حزبەکەی خۆتەکە حەقی خۆتە منی شانازیەکەم دیفاع لە کادری یەکێتی بکەم دیفاع لە مەعیشەتیان بکەم دیفاع لە خەبات و ڕابردویانکەم من دوو سێ نمونەیەنمەوە لە دوای ڕاپەڕینەوە ئێوە پێتانوە ئەم حکومەتێک کە ئێستا هاتۆتە سەر پێ کادرەکانی یەکێتی و پارتی و حزبەکان ڕۆڵەنتیانە بووە لە پاراستنی ئاسایشی ناوشار کادری یەکێتی ئاسایش بووە پۆلیس بووە کادر بووە پێشمەرگەش بووە ئەمە بە درێژایی هەتاکو بیگرە هەتا ساڵ ئەمە لە ناو فەرمانگە ڕێکخراوەکانە بۆ ئەمە خانەنشین کراوە لە باڵانەی ئیجازە بە لە دوای 2023 کاتێک کە شار
خەڵکی تیا نەماوە تەنها پۆلیس و ئاساش و ئاساشی تیاماوە بەشە لە کادرەکانی باشە داخستنی باشە زۆر باشە زۆر ئیجازە دێم بەڵام با منەوە پرسیارە بکەم باشە با منیش پرسیارە بکەم باو پرسیارە بکەم ئەمانەی کە تۆ باسی دەکەی ئەمانەی کە بڕاون کە ئەم ناوی ناوە گەندەڵی ئیتر لە بەڕێوەبەتی ڕێکخراوەکان لەم لیستە زۆرەی خانەنشینی پێشمەرگە تۆ لا دوایە ئەمانە بەناحەق بڕاون ئەوەی کادرەکان بڵێ بەڵێ بەناحەق بڕان زین لەبەرچی بۆچی لەبەر ئەوی پیانۆی ئەو کادرانە مستحقی ئەو وەڵام دەبێت ئەو جملەیە چکە تۆ بتنە بەناحەق موچەی خەڵک نەبردراوە و ئێمە لە هەموو کە زیاتر هەست بەو معاناتاکەنەوەی کە پێوترێ موچەبڕین چووکە لەسەر دەستی یەکێتی و پارتی موچەی خەڵکی ئێمە بردرا بۆیە ئێمە موچەی خەڵکمان نەبڕیەوە ئێمە بە خەڵکەڵین ئەگەر تا یاسا لە بەربەراتی ڕێکخراوەکان یا لە خەزێنەی هەولێر خەزێنەی کەرکووک لە هەولێر خەزێنەی سلێمانی لە هەولێر دەوامتان کردووە موچەتان وەرگرتووە داوامتان نەکردووە ئێستا فەرمونون بڕۆن لە دایرەکانی حکوومەت دەوام بکەن ئەمە پێ ناوترێ موچە بڕین یعنی ئەبێ خەڵک شانازی بکات لەوەی کە تا ئێستا خزمەتی حیزبی کردووە بەڵام ئەمڕۆ دەرفەتی باشە خۆ لێ شار خزمەتی کردو مەسە کادری مەڵبەند بووە کادری لق بووە کادری مەکتەب بووە کادری سنتەرێ بووە حکوومەت نییە لەسەر داهاتی حکوومەت خزمەتی حیزبی وەڵام یەک شت پێ بڵێم زۆر بەداخەوە ئێستا لایەنێکی سیاسی ئێوە جارێکی تر بن دیوار بەردەوام بێ یەت بیر لەوا کاتەوە کە بەشێک لە کادرەکانی بەڕێوەبەراتی ڕێکخراوەکان بخرێنە سەر ئەنجومەنی ئاسایش و لەوێ داوام نەکەن بن یەکێک لەو لایەنە سیاسیانە یەکێتی و پارتی بیر لەوا کاتەوە کە کادرەکانی خۆی لە بەڕێوەبەراتی ڕێکخراوەکانەوە نەقلکا بۆ ئەنجومەنی ئاسایش نەخێر هیچ مافی خۆی نیە ئەگەر چەند لە ئەنجومەنی ئاسایش داوامەکان ئەهلەن وەسەهلەن کەس گرفتێکی لەسەرەوە نییە بەڵام ئێوە سوورن لەسەر بەردەوامبوون بە گەندەڵی هەمی قسانت بێرەوە ئەوە نییە ئەوە قسەیە کەس ناتوانێت دێکێتی نیشتمانی بە گەندەڵی تاوان باکچوو کە تاوان ئەبێ بەڵگە هەبێ ئەبێ قانون محکمەی ساخی کاتەوە باشە ئەومان بەڵگە خستە ڕوو بەڕاستی ئەمە زیاترکەی بڕواکەن لە 2007 من بەداخەوە یشێک لە سلبیایەتەکانی بزوتنی گۆڕان ئەو بووە بەهای لە کۆمەڵە شت خەریکەدا ئەماڵێ من پێت بڵم ساڵی 2023 تۆ باسی ئەو هەموو ساڵەمە کە ئێمە بە وەزعێکی ئازاری سەردی تاریخی بۆ منەکەی ئێستا دەڵێ ئەوە گەندەڵیە بۆیە بڕیمان وەڵامی ئەو وێنێ و ڕوونکەمە بۆ بینەرانی بەڕێز و خۆشەویست لا ئەم شارە چۆڵ بووە هەولێر و دووەک چۆڵ ئەمە سەردی تاریخی بووەوەی کاک محەممەد ڕێگە بم دوو سێشتە باش سیارەکەی منەوەی بۆچی کادری حزبی خزمەت بە مەڵبەند یاخود بەلقەکە یعنی تۆ کە نوێنەری یەکێتی پارتیەکیشە بۆ هەمان پرسیارمان لێ کردنەوەیەک بووە هەر کەسێکە بووە بۆچی کادرێ خزمەت بەلقەیە بە مەڵبەندێ بە سنتەرێکەکە مەعاش لە حکومەتەوە وەرگێکم پرسیارەکەی خزمەت نییە بە لق و مەڵبەند و سنتەر من باسی کادرەکانی کێتیەکە ئەگە کادر لە مەڵبەند بێ لە کۆمیتە بە لە هەر ئۆرگانێکی تر بێ ئەو ئۆرگانە و بەرنامەی ئەو حزب ئەکاتەوە لێ بۆ خزمەتی وڵات ئەبێ مەعاش لە حکومەت وەرگێت ئەمە مافی خۆیەتی وەڵامیەوە یەک دقیقا بۆ باسکەم کاتێک کە ئەم کادرانە دابراون لە هەموو بەرژەوەندەکانی ژیان لە ڕووی ئابووریەوە لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی کۆمەڵە خۆشگوەزەرانیەوە ئەرکی ئەو حزبەیە ئەرکی ئەو حکومەتەیە کە حزبەکەم تیا بەڵدەستە خزمەتی بکە بەڕاستی ئێستا چۆ هەر مزوتنەی ینی ئەم داخستنی بەڕێوەبەرایەتی ئەم پیاداچنەوە بەم خانشیان لای تۆ بریتی بوو لە شتێکی هەڵە دژی کەوادری حیزب یەکەم باشتر ئێستا وەزارەتی دارایی دەستیاوتە کۆمەڵە چاکسازی پێشم شتا پێتامڵ ئەم چاکسازیە هەمومان پێمان خۆشە ئەم چاکسازیە بەم شێوە ڕێگریەکەن من باسی جزئیاتی ئەم چاکسازیە بەرنامەی بەتەنها وەزارەتی دارایی و بزوتنەوەی گۆڕانیە بەرنامەی یەکێتی و پارتی و بزوتنەوە و سەرجەم حیزبەکانی کوردستانە ئەوان پشتیوانە لێ نەکەن ناتوانێت یەک چاکسازی بکەن زۆر باشە بۆچی ڕێگرن لە بەردەمی ئەوە تۆ ئەڵەی یعنی مەسە بۆ نمونە باشە بەم سیارەکەمەوە بێت تۆ ئەڵەی کادری مەڵبەند یاخود لق یاخود مەکاتیبەکانی یەکێتی مافیانە موچە وەرگرن بەڵێ ئەمە خاڵێکی ترم بیرەخاتەوە ئێمە بەداخەوە لە وڵاتی خۆمانە لە عێراقا تا موچە لەکوێ وەرگرن پرسارێک لێکم تاکو ئێستا یاسای خانەنشینی یاسای خزمەتی مەدەنیمانەیە بۆ مافیان نەبێ بۆ مافیان نەبێ کاک ڕێڵ تا ئێستا سەردی تاریخی بۆ منەجێڕیتەوە وەڵامی ئەو پرسیارەمەوە مافیانە موچە وەرگرن لە حکومەت یاننا باشە مافیانە موچە وەرگرن یاننا مافیان لەبەر شتە دەڵم ئێمە لەم وڵاتەیە یاسای بەس خزمەتی مەدەنیمانەیە کە لە کەرتی گشتیە یاسای خزمەتی تایبەتمانەیە کە تایبەت ئەچێتە حیزبیشەوە کاتە مافیانە موچە وەرگرن زۆر باشە مافی خۆیانە یعنی چەند ساڵە خزمەت دەکەن خۆ لە حیزبان بەڵام کار بۆ حیزب ناکەن کار بۆ باشکردنی کۆمەڵگاکەن وەکو لە قسەکانی کاگڕێڵ یەندامی ئەنجومەنی ناوەندا دەرکەوت کاک محەممەد ناکرێت حیزبێکی سیاسی لە کوردستانە باسی ئەم فترێ ناکەم کە قەیرانی دارایی هەبووە ناکرێت حیزبێکی سیاسی بودجێ هەبێ لە حکوومەت یاریمی کوردستانی وەربگرێت لەو لا شۆ کادرەکانیشی هەر لەسەر حسابی
حکوومەت بژێنێت ئەبێ خۆی یەکلایی بکاتەوە کادرەکانیش ئەگەر بڕیارە بە ئەمری و ئەنجومەنی وەزیران و فلان وەزارەت تاعین بوون ئەوێ بڕۆنە دام و دەستگای حکومی خۆیانە خزمەت بکەن ناکرێت لە کەناڵێکی ئەعلامیە خزمەت بکەن کە ئەم کەناڵە لە ڕۆژە لە ڕۆژانە بۆ نمونە لە حەڤێ شوبات تا بە خەڵکەڵی ئاژاوەچی و فلان و فیسار ئەمە کامەیە ئەم خزمەتی ئەم کەناڵای گەێنێتەوە بە ڕای گشتی کەواتە شتێک نییە شتێ نییە بناویەوەی ئەم دەستگا حیزبیانە خزمەت بە کۆمەلگاکەن خزمەت بە حیزبەکەی خۆیانەکەن بە تاک و تەنها بۆیە بە هیچ شێوەیەک کادری حیزبی بۆی نییە موچە لەسەر بەرژۆ لەسەر حسابی داهاتی گشتی وەرگێ ئەگەر حیزبەکەی ئەوێت با موچەی با چۆنە یا کەس لاری سەرەوە نییە بەڵام ئەگەر نابە پێچەوانەوە چارەنووسیان لە دوو لاوە قاسەیان بەتاڵ کردوێتەوە وەکو جملەی خۆتانێمان لە دوو لاوە قاسە بەتاڵ کراتەوە لەلایەک لە ڕێی حیزبە و لە ڕایەکیش لە ڕێی کادرەکانی کە تەعین کراوە بەناوی حکوومەتەوە بۆ حیزبەکان کار دەکەن تۆ ئەڵێ دوولار ڕەنگە لە 100 لاوە کرد بێتیان بە ئەنواع و شێوەکە من نتوانم ئەم قسەیە بە مستەمسەکیش بسەلمێنم کە لە یاسای بودجەی ساڵانی ڕابردووە ئێمە کاتێک توێژینەوەمان لەسەر کردووە باسمان کردووە کە حیزب لە چەند ڕێگاوە توانێت ئیسفادە لە داهاتی لە بودجەی حکوومەت ئەم هەموو خانەنشینەی بە ناوی پێشمەرگەوە خانەنشین بوو ئەم هەموو پلێ یعنی ئەم هەموو لیوایەمان هەیە ئەم هەموو عقیدەمان هەیە یعنی زیاد لە 5000 بە پلەی لیوا و عەمید زیاد لە 8000 بە پلەی عەقید و مقدم زیاد لە 12000 بە پلەی ڕائید و نەقیب خانەنشین کراون کادری حیزبی هەیە یەک ڕۆژ پێشمەرگایەتی نەکردوە پلەکەی لیوایە با حەزەکەم ئەوت پێ بڵم کە بەپێی ئەو یاسایی کە لە هەرێمی کوردستان دەرچووە کە ئەبووە ئێمە لە دوای 2007ەوە یەکێتی و پارتی خۆیان مبادرەیان کردایە ئەو خانەنشینی پێشمەرگانیان لەگەڵ یاساکایە بگونجانایە و مەرجەکانی ناو یاساکان تدویقیان لەسەر کادرەکانی خۆیان ئەبووە ئەمان بکردای بۆی کە خانەنشین بووە بە سیستەم کەس لاری نەبووە بەڵام بۆ معلومات 1200 لیوا هەیە بۆ معلومات حەزەکەمەوە پێ بڵێم کە 5700 کەس هەیە کە هەر یاساکەی بەسەر جێبەجێ ناکرێت پلەکانیان لە پلەی پێشمەرگەوە بۆ کارژێڕی فەرماندەی گشتیە 1300 کەسی تر هەیە لەسەر هێزەکانی هەفتە کە دەرماڵەی هاوسەرگیریان بۆ جێبەجێ ناکرێت یعنی کەس نازانێت ئەم یاسایە لە چۆ جێبەجێکرێت لە چۆ جێبەجێ ناکرێت راپۆرتی ڕقابی مالیەم لە نازانێت ینی تای نییە لە راپۆرتەکەیە کە چەند خانەنشینی پێشمەرگە هەیە لە هەرێمی کوردستان لەبەرەوەی کە بەم چەند ڕێگایە ئەگەر ڕوخسەتم بە ڕوونی بکەمەوە خانەنشین بە چەند شێواکرێ لای پارتی 38300 کەس بە پلەی سەربازی هەیە بە ناوی خانەنشینی گوڵان بە ناوی ئەیلولەوە 25800 کەس هەیە کە ماگانە ئەوەی ئەیلولەکە 7 ملیار و 500 میلیۆن دینار موچەکەیانە بەڕێبەراتی خانەنشینی هێزەکانی هەشتا ژماران 200,000 کەسە یاوەرانی بەرزانی هەیە کە ژماران کەمە لە مەکتەبی سەرۆکی هەرێم موچەوەرەگرن لە بەرامبەر خانەنشینی یەکێتی خانەنشینی پلە سەربازی ژماران 30,000 کەسە بەڕێبەراتی خانەنشینی هێزەکانی هەفتا ژماران 1300 کەسە خانەنشینی کەمەندامان ژماران 4300 کەسە لەگەڵ ژنانی شاغ ژماران 5615 کەسە یعنی بە ئەنواع شێوە خەڵکیان خانەنشین کردووە ئەمە جگەرەوەی حەزم کرد ئەوەشم بەسەرا نەڕواکە یەشێتی 170,000 کەسی تری بە موچەی 37,000 دینار خانەنشین کرده بوو کە ئەم 37,000 خەڵک ئەگەر بچووە بۆ موچەوەرگرتنە بۆیە نیوەی موچەکەی با بەس بەکری تەکسی ئەمە بەس بە کاتی هەڵمەتی انتخاباتە ئەم 37,000 دینارە ئەدرا بە خەڵکێکی فەقیربوون و موچەیان وەرگرت بەڵێ بەڵام ئەوە لە هەڵمەتی انتخاباتە پێیان نەدرا کە هەڵمەتی انتخابات تەواو بوودا ئاخرا تا ساڵی بە هەموو شێوەیە گەندەڵیتان کردو وەڵام بۆ من پێم سەیرە هێزێ بزوتنەوەیەک خەباتی پێشمەرگە خەباتی کەمەندام خەباتی تێکۆشەرەکان کە کردویانە ئەم ڕۆموچیەکان هەبێ ئەمە بە گەندەڵی ناوبرێ بەڕاستی زۆر ئەسەفە بۆ حکومەتێک بۆ وەزارەتێک ئەمە ئەوە مەوزوعەکە بەلاوەی ئەمە بە 4,000 بەڕێز من حەزەکەم پێ بڵێم ئەوەنەی گەندەڵیتیە لەم خانەنشین بوونە کە ئەگەر بێت و کاچوونەی پێ نەک ئەو ڕێژەیە نامێنێتەوە نیوەی ئەوە مستەحقەمێنێتەوە تا ئێمە ئەچینە کەناری ئارامی تاکو ئێمە ئەبینە حکومەتی دامەزرا و دیموکراتی سێ بەشی کوور پێشمەرگەیە ئێستا ئێمە لە شەڕێکی قورساین هەر کادرەکانی حزب بووە شان بەشانی برا پێشمەرگەکانە چنە بەرەکانی شەڕەوە ئەگە شەید مسبێن ئەمە ببڵە گەندەڵی ئەمە ئەمە یەکدووکەین بە بەڕێری بەردابوونی گەندەڵی کە لە شەڕین من ناڵم من ئەکسشکم لەوانی کە دژی گەندەڵی دوام بەڵام فعلەوە بۆچی یەکتان نەخز بە پێی یاساکە لە 2007 ئەمانەتان بە پێی یاساکە جێبەجێ نەکرد بۆی کەس پێتان نەڵێ گەندەڵی سارشتم دووهم ئەو خەڵکان بەڕێزانەی کە لە پێشمەرگایەتێ تەقاوتە من کە خەبات دەکەن کە پیرۆستریشتی ئینسان لە ژیانە ڕۆ بەڵامەوەڵی خەڵکیەگەی پێشمەرگایەتی نەکردەوە تەقاوتیش بووە بە پلەی خانەنشینی بە پلەی نیوە کە بووینە وڵاتی قانون و دامەزرا و سەروەری یاسا ئۆتۆماتیکی ئەمانە بەڕێ
بین تەسەوڕەکەی چەند ساڵی تر بە 23 ساڵی ترە بین بە وڵاتی یاسا سیستم قاوێ ناگرم ئەوە تێڕوانینی حزبە سیاسیەکانە بۆ داهاتووی خۆیان دووەم من دڵم ژانە کە باسی 4300 کە مندامەکەی کە مندام من نەخ شەڕێ شەهید و برێر ناوە تۆ ئەمە بەناحەق لە قەڵەمە یعنی بە بڕوای تۆ خەڵکی تیان نییە کە ڕێژەی کە مندامیەکەی ناگاتە ئاستی ئەوەی کە بێ بە خانەنشینی کە مندامی بۆ بکرێ بۆ پلەیە ئەوە لیژنەی تۆ کاکەجان ئەو خانەنیشە پێوترێ کە مندامی سەنگەر تۆ لە قیمەتی کە مندامی سەنگەر کەم مەکەرەوە کە کاتێک مەرجەکە شمولی ناکا بەڵام بە زۆر لەبەرەوە یەکێتیان پارتیەی کەم بە کەمەندامی سەنگەر خەڵکی نامستەحەقی بەڵێ منیش واڵم خۆناڵم هەڵی گەندەڵیە نەخێر منەڵێم ئەوە 1000 خانەنشین هەیە داتاکانم بۆ باس کردی بەڵام ئەگەر بێتە سەرەوەی کە تۆ بڵێ گەندەڵی هەیە منەڵم گەندەڵیتیایە من ناڵم لە ئەوڵی بەرنامە زۆر باشە تۆ باسە کەسێک بە لیوا تەقاوت بۆ لە پێشمەرگایەتی نەکردو ئەنگ چۆن ئەمە مونە کاکە خەڵکێکی زۆر هەیە لە بەخا موچە وەرەگرێت لەسەر حکوومەتی عراقی و لێرەش خانەنشینی پێشمەرگای هەیە ئەزانیش ئێوە تۆ باسی دوو شتێکی کە هەردووکیان ئێستا بەرپرسارەتەکە لە ئەستۆ بەزوتنەوەی گۆڕانە وەزارەتی پێشمەرگا وەزارەتی دارایی فەرمونون بە ئەو دوانە بێن زۆرم پێخۆشەکان یەک مەجالم بەرێ بۆ بڵم کە چۆنەکەین من ئێستا بۆ ڕوونەکەمەوە ئێستا لیژنەیەکی گەورە هەیە لە سەر ئاستی پەرلەمانی کوردستان کە لیژنەی نەزا هەیە ڕقابەی مالی لەو لیژنەیە وەزارەتی دارایی وەزارەتی پێشمەرگە ئەوەی کە ئیشی لەسەر کرێ ئەوەیە کە بەڕێوەبەراتی خانەنشینی پێشمەرگە لە وەزارەتی دارایی شێو لە وەزارەتی پێشمەرگەش هەیە ئەو بەڕێوەبەراتی خانەنشینی کە لەناو وەزارەتی پێشمەرگەیە ئەبێ دابخرێ و هەموو ئەولیاتەکانی بچێ بۆ وەزارەتی دارایی و ڕقابەی مالیە و راپۆرتەکان لای من هەیە کاڵێ بێ وەزیری دارایی سەرپرشک بکرێت لەوەی کە پێداچوونەوە ڕێگریەکە لە بەردەمی ئەو خاڵانە لە هەموو هەنگاوێکی چاکسازی کە تا ئەسەندرا ڕێگری هەیە خۆشبەختانە ئەو لایەنەی کە بەرژەوەندەکانیان تیا زۆر باش ئەو لایەنەی کە بەرژەوەندەکانی تیا چێ لە ئەنجامی چاکسازیە یەنە سەرم قسانە بەڵام پاش و چانێکی کورد دێنەوە بۆلاتە دووبارە سڵاو بە باسی هەڵدانەوەی مەلەفەکان بکەین دیسانەوە برینی ئەم بودجە زۆرە ئیسیفادەی بێ بۆ حکوومەتی هەرێم یاخود بە شێوەی لە شێوەکان چارەسەرکردنی قەیرانە بە قەیرانێکی تر تۆ خەڵکێکی زۆر هەیە کە معیشەتی لەسەرەوەیە تازە خانەنیشی بۆ ڕاهاتوە یان تازە موچەیەکی وەرگتۆ بۆ ڕاهاتوە بەڵە دیارە لەوەتای کابینی هەش دروست بووە هەتا ئێستا ئەو چاکسازی کە کراوە یا بەڵێن ئەو پێداچوونەوەی کە کراوە بە بودجەی گشت وەزارەتەکان و حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا 4 تریلیۆن دینارە کە ئەمە ڕێژەیەکی زۆر باشە دیارە بە هاوکاری هەموو لایەنەکان کراوە لە حکوومەتی هەرێمی کوردستانە بەڵام ئەوەی کە ڕوو ئەیات پێی ناوترێنان بڕین پێی ناوترێ بڕینی موچەی خەڵک بەڵام ئەوترێ خەڵکێک بە ناوی خۆیەوە ئەوەی کە ئیشی کردووە بە چ ڕێگای خزمەتی کردووە بەو ڕێگایش حەقەکەی وەرگێتەوە یعنی یەکێک پێشمەرگە بووە با خانەنشینی پێشمەرگەی بۆ بکرێ بەڵام کەسێک کادری ئەعلامی بووە با لە ڕێگای ئەعلامەکەی خۆشە کەسێک لەمانەی کە تۆ باسیەکەی لەمانەی کە هەیە لەم ئامارانی کە 112,000 کەسە پلەی لیوای زۆرتیا ینی ئەم پلانە پلە بەخشینەوە نەبووە بەشێکی زۆری لە کاتێکە عێراق چەند لیوای هەبووە پلە بەخشینەوە بۆ لەبەرەوەی هەریەکە لەو پێشمەرگانە گەربیان دوێنی پێیان بڵێ لە ساڵانی هەشتاکان و هەفتاکانە چەند پێشمەرگە هەبووە لە هەرێمی کوردستانە نیوەی ئەو ژمارەشە پێ ناڵێ کە خەڵکی پێخانەنشین کراوە کەواتە ژمارەی پێشمەرگە لەو کاتە زۆر کەمتر بووە چەند هزار کەسێک بووە ئێستا چەند سەد هزار کەسێک خانەنشینن یعنی ئەم ڕێژە زۆرە وای کردووە کە ئەتوانی بە دقیقی بڵێەوە ئەو هەموو پلە بەرزانە ئیسلمێنێک کە بەڕاستی پلە بەخشینەوە بووە و لەسەر بنەما حیزبیش بووە چونکە وەکوتم لێکێ لە ساڵەکانی ڕابردووە ینی زروف وا بوو خەڵکی گۆڕانە گەر پلەکەی خانەنشینی بەرزیشی مستحقی پلەی بەرزی وایە نایە ئیشەکەی ئەرقەلەی بۆ دروستەکرا ڕێگری لێکرا نەک هەر گۆڕان ڕەنگە لایەنەکانی تریشکە حیزب بچووکانی تریا ئۆپۆزیسیۆن بۆیە پلە بەخشینەوە بوو ئەجینا ئەو هەموو لیوایە لە هەرێمی کوردستانە لە چۆ دروست بوو لە چۆ هات هەر لە خۆیان پرسە دڵنیان بڕوان بۆ ژمارێنیە باش لە خۆتانە پرسین بڕاتان بەو ژمارەیە هەیە ئەم هەموو لیوایە خەڵشێکەیە ئەندام مەکتەبە ئەندام مەڵبەندە کارژێر مەڵبەندە کارژێرلقە ئەندامی سنتەرەکانە ئیلە ئاخری بە پلەی گەورە خانەنشین بووە کاک محەممەد دووبارەیەکەم و کاکە ئەو خانیشانی کە کراوە
بەشێکی زۆری پێشمەرگی خۆ پێشمەرگانە هەر ئەوە نییە لە مەسەلەن 75 بۆ 91 بێ پێش ئەویتیا دوای ئەویشی کەسی پێشمەرگە نەبووە لە حیاتیان من نازانم با بیسەنن بەڵگەکان ئەمە لەوانەیە بەس قسەیەکی ئینشایی بێ دوو ئەمە قسەی ئینشاییان بەڵگەتان لایە نەخێر من حەزەکەم بەڵگەتان بەڵگە با تۆڵی قسێکی ئینشایی ئەم دقی ئەم بەڵگەیە خوێنمەوەڵی خانەنشینکردنی ئەم فەرمانبەرانەی ناوێن لە لیستی هاوپێزە هاتۆ کە ژمارەیان 208 کە ساڵێ ئەو فەرمانبەرانەی کە خزمەتیان لە 15 ساڵ کەمترە بکرێتە 15 ساڵ بۆی بێبەش نەبن لە موچەی خانەنشینی باش ئەگەر کەسێک خۆی 15 ساڵ خزمەتی نییە یعنی چی تۆ پلەکەی بۆ بەرزەکەی تۆ بۆی کە بکرێ بە 15 ساڵ چۆنە بێ ئەم لادانە لە قانون بەم شێوەی لێبێ لەم ئاستایە خانەنشین هەیە بە پێ راپۆرتی ڕقابەی مالی ئەڵێ کە فایلەکەی یەکەی تۆ تەنیا ئیساغێکی تەسکەرەکەی هیچ کەسەکەی پێشمەرگە بۆ لە چۆ پێشمەرگە بوو کاکە ئەلەنجا ئێمە کە ئەو خەڵکانەی کە لە کاری مەدەنیشە بە پلەی سەربازی خانەشین کراون ئەیگەڕێنمە بۆ ئەو خەبات و تێکۆشانەی کە کردویانە کاگە من بەداخەوە نازانم مێژی تۆ لە ناو خەباتی کوردایەتی لە دوایەوەتەوە یان پێشنەوەتەوە من ئەوە نازانم بەڵام ئەگەر بە وردی یان خۆمە حەدەسەکانە بیژیانایە ئەو کاتە تێ ئەگەشتنی کە هیلاکبوون و قوربانیدان حیزب پارەیان نایەتێ بۆ لەسەر حکومەتم پارێ وەرگرت خەباتی ئەوان بۆ حیزب نەبووە لە ڕێ حیزب بۆ گەلەکەی بووە بۆ نەتەوەکەی بووە یعنی حکومت مافێتی ئەم پارەیان باتی ئەم وادەڵێ دەستگای حیزبی هەیە لە دوای 2023 دروست بۆ نازانم ئەمە خەباتی کردووە یەکێتی لەبەر ناکە یەکێتی لەسەر پارەی حکومت معاشی کەسەیاوە لە ناو دەستگای حیزبیە کاکی من ئەوە قەراری ئەنجومەنی وەزیرانەوە قەراری پەرلەمانە خۆ ئەنجومەنی وەزیرانیش کە ئەم کارە نایاسانەی کردووە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لێ بەرپرسن چونکە ئەوانی تیابوون ئەزانی سیاسی تر لە ئەنجومەنی وەزیرانە نەبووە لە سیاسەتا کۆمەڵێک حاڵات هەیە کە بەڕاستی بەداخەوە پێوی سەیری ناکەنەوە ئەتانەی هەموو شتەکان بکەنە کۆمەڵە دروشمی باقوبری قودیسانەوە بۆ کۆمەڵە ئەمانجی حزبی خۆتان من نازانم من ئەمێ کاک محەممەد زۆرجە ئەڵێ تۆ ئەگە باسی سەدی تاریخی مەکە ئەم هەرێمە ئەزان چۆن دروست بووە چۆن پارێزراوە دەیان مؤامرە لەسەر وڵاتی ئێمە هەبووە سەدان خەڵک وەکو جوندی مەجوور خەباتی کردو بۆ پاراستنی ئەمنێتی قومی ئەمنێ کادرەکان پاراسیۆنە بەشێکی کادرە بەس لە ناو پارتیویچێتی هەبوو لە ناو لایەنەکانی سیاسیتیان نەبوو لە هەر شوێنەکەی ئەبێ امتیازاتەکە بەس تەنیا بۆ یەکێتی و پارتی بێ بۆ نابێت سەر وڵات من فەرمو تۆ پێم بڵێ ئێمە چەندمان هەیە پێت بڵێم جارە حزب بچووکەکانی تر 3000 کەسیان بۆ خانشین کراوە بە حزبی شیوعیەوە بە بەزوتنەوەی ئیسلامیەوە بە کۆمەڵەوە بە حزبەکانی تریشەوە ئەوانەی وەکو استحقاقی خەباتی سیاسی خۆیان حەقی خۆیانە ئەمە یەک دوو ئێوە بەس باسی ئەگەر وەکو استحقاقی سیاسی پێیان درابێ ئەوەش کارێکی هەڵەیە ئەبێ لەسەر بنمای و ئایا کادرەکانیان پێشمەرگە بووە یا پێشمەرگە تۆ ئەگەڵ لە خەباتی خەڵک نی ئەڵێ لە تۆ ئاگام لێتی ئوستاز ئەڵێم لەسەر ئەساسی خەبات خانەنشینی بۆ خەڵکە نەک لەسەر ئەساسیەوەی کە چەندێک لە ئەنگلیەوەیان کردووە لە فڵان ڕێکەوتنی سیاسی لە فڵان ڕێکەوتنی سیاسی ترا تەصحیحیان ناوازە لە هەموو شتێکە ئێستا بە سوتفە لە ژیانە ماوە نەگەر حکومەت ئەم وڵاتەکە دروست بە لەسەر دەست و قوربانیدانی ئەوان بتوانن لە مەجالێکیان بۆ بکاتەوە ژیانێکی شایستەی بەخۆیان و ماڵ و مەڵەن دابین کە ئەمە دەتوانێت بودجەیەک ماگانە با بە حیزبەکانیان ئەو ڕێگایە کاتوانێت دامی و حیزبانە بکاتوانێت هاوکاریان بکە و قەرەبوویان بکات ئەخر ئەوەش هەر بە قانون کراوە براکەم خۆ لە خۆ نەکراوە کام قانونەیە کە جەنابەت باسی ئەو قانونە وەکو خۆی جێبەجێ کراوە یاسای 38 خانەنش ڕاژەی پێشمەرگە و خانەنشینی پێشمەرگە و خۆی جێبەجێ کراوە ئەگەر باسی تەطبیقی قانونکەی نەک لەم هەرێمەیە لە تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە وەکو پێویست قانون جێبەجێ ناکرێت لە تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە من لەوانە زیادە ڕێ بکەم ئەگەر باسی ئەوروپا و ئەمریکاش بکەم لەبەر ئەوە من ئێستا ژێمەوە سەر قسەکەی خۆم ئەم هەرێمە سیارەکە کاگەلەندەوەیە بۆچی کەسێک کە پێشمەرگەیە لە بەرەکانی شەڕایە ئێستا هەتا و سوتانێتی سەرما ڕقی کردوێتەوە خەبا دەکا بەرگریەکە لەم وڵاتە موچەکەی لە چاو موچەی کادرێژی حیزبیکە بە پلەیەک تەقاوت بووە پلێژی عسکەری 4 ئەوەندە و 5 ئەوەندە کەمترە ئەوە پرسیاری منیشە ئەوە مەعاناتی منیشە ئەو بە من مەڵێ ئەوە بڕۆ بە وەزیری پێشمەرگە وەزیری دارایی بزوتنەوەی گۆڕان بڵێ ئەگەر ئەوان بۆیان نەکرێت لەم قۆناغەیە ژیان و گوزەرانی ئەو پێشمەرگەتیە کۆشەرانە کە داینابێت دەستکاری ئەم پێشمەرگانی ئێرە بکەنەوەی کە بناویان ناوە موچەخۆر و خانەشین بندیوار بڕۆن دەستکاری ئەوەی ئەولا بکەن ئەوە پەیوەندی بەوە نیە زۆر چاکە بێ لای ئێوە ئەگەر ئەوان ناتوانن ژیانی شایستە بە پێشمەرگە دابین کرد بۆ لە حکومەت ئامێنەکە زۆر باشە وەڵام بدەبێ بۆی یەکێتی و پارتی هیچیان لە قاسی حکومەتانە هێشبووی کە بۆ پێشمەرگە بمێنێتەوە ئێمە هاتین حکومەتێکی قەرزار حکومەتێکی قاسەیەکی بەتاڵیان تەسلیم کردین ئێستاش ئەو یاسایی کە لە پەرلەمانی کوردستان دەرچووە ئەم قاسایە ڕەنگە تا
چەند ساڵێکی تریش پڕ نەبێتەوە چونکە بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان قەرزارە و جگەلەوەی قەرزاریشە خزمەتگوزاری لە ژێرخانی ئابووری هەرێمی کوردستانە وەستاوە بۆی ڕەنگە تا چەند ساڵێکی تریش شانە بێ بەڵام ئەوەی کە گۆڕان کردوێتی بریتە لەوەی کە لانی کەم ئێستا چاکسازیە کرێت داهات لە جیرفانی ئەوانەی کە بە ناحەق وەرێگرن ئەدەیهێنێتەوە یاتەوە بۆ پێشمەرگانە ئێستا هیچ نەبێ پێشمەرگە یەکەم وەزارەتەکە موچە وەرەگرێ و گۆڕان ئامادەی تیاگەر ئەنجومەنی وەزیران ئەو یاسایی لە پەرلەمانی کوردستان دەرچوو بۆ باشکردنی وەزعی پێشمەرگە ئەگەر ئەنجومەنی وەزیران بەیانی بینێرێتە وەزارەتی دارایی وەزارەتی دارایی پرسیارێک تۆ باسیەوە کەڵێ ئێمە چوونەتە سەر قاسێکی باتە ئەگەر قاسی بەتاڵە بۆچن ئەمە یەکەم دووهەم بەڵێ ئێمە خۆیمە بەجێ ناهێڵین ئێمە ئیستحقاقی خۆمانە دوای ئەو قاسەیەنی ئەبێ هەموو حیزبەکان موافقن اینجا پڕەکرێتەوە دووەم ئێوە ئەتوانن داهاتەکانی گومرجی ئیبراهیم خەلیل و ئەوانەیشی کە چەند ساڵە نادیارە بیگەڕنەوە ناو قاسە ئەکردان مەدەستخۆشتان لەکەم دڵنیام ناتوانن پرسای لە بەڕێستەکەم ئەگەر ئەو دوو بەڕێزەوە کە نوێنەرن لە وەزارەتی پێشمە وەزارەتی دارایی تا چەندی تر تەحملەکەن ژیانی پێشمەرگە چانەکەن بەڵێنەگە توانن لە ئێستەوە بە هێزی پێشمەرگی کوردستان بن کە لە شەرافماندرین ئەرکان کە ئێستا ئەیبینن ئەتوانن بەڵێنێک بن بەڵێن پێشمەرگە تێکۆ شەرەکان ئەوەنەی تر ئێمە ژیانیەوە چاگەکەین من بەناوی هیچ کام لە وەزیرانەوە قسە ناکەم چونکە من حەزەکەم ئەوەت پێ بڵێم کە مەسەلەی چاکردنی وەزعی ئەوان بە یاسا لە پەرلەمانی کوردستان دەرچووە پەرلەمانی کوردستان فراکسیۆنی گۆڕانی تایە سەرۆکی پەرلەمان لە بزوتنەوەی گۆڕانە ئەو یاسایی کە دەرچوو ئێستا لە ئەنجومەنی وەزیرانە هەر کاتێک ئەنجومەنی وەزیران ئەو یاسایی نات بۆ وەزارەتی دارایی وەزارەتی داوای ناکە بۆ وەزیرەکانی بەڕێستان داوای ناکەن قوربان ئەوە تا ئەنجومەنی وەزیران بڕیاری لێ نایە وەزارەتەکەش داوای بکە دوو ئەندامی کاراتانێ سێ ئەندام نەچوان لە ئەنجومەنی وەزیران بۆ ناڵن بەڕێز سەرۆکی ئەنجومەن ئەو یاسایی حالەی وەزارەتی دارایی کە باجێ لە خۆیان پرسە ئەگەر بژوترێ لەبەرەوەی کە شتێکە پەیوەندی بە ئەنجومەنی وەزیرانە و هەموو وەزیران بم لە باڵانە دەکەن ینی پێشمەرگە ئێوەلاتان وایە بەشێکی زۆری کە پێشمەرگە وەزعی بەم شێوەیە خراپە ئێستا بۆ ئەگەڕێتەوە کە گەندەڵی بە ناوی پێشمەرگەوە کراوە لە پێشتردا بەڵێ ئێمە وەکو باسم کرد ئەو لیژنەی کە پێک هاتووە لە پەرلەمانی کوردستان لیژنەی نەزاها لە ڕقابەی مالیە لە وەزارەتی دارایی وەزارەتی پێشمەرگە ئێستا سەرقاڵی ئەوەن کە چەند راپۆرتێک نووسراوە لە بینیانەوە دیراسە کراوە ڕاستپادەی ڕقابەی مالیە کە من بینی و گەندەڵی کراوە بەڵێ گەندەڵی کراوە ئەڵێ ئەو بەڕێوەبەرەتی خانەنشینی پێشمەرگە کە باشەکەواتە وەزارەتی پێشمەرگای بچێتە سەر وەزارەتی دارایی دەست بکە بە پێداچوونەوە بە خانەنشینانی هەرێمی کوردستان ئەوە هەنگاوێکی سەرەتایی بۆ ئەوە یەکەم کە باسی گەندەڵی کرێ کاکە مەسلەی گەندەڵی ئەدرافکردن بە گەندەڵی تەنها هەر بستنی گۆڕان نەیڵێ هێشێتی نیشتیمانیش لە چەندی جار بەیاننامەدا کردو لە کۆی جمگەکانی دەسەڵاتە و دەسەڵاتە گەندەڵی هەیە و ئێتر ئێستا قۆنە کەسانێکگەن کلەی باڵایانە بێت لە حیزبەکەی تۆ یاخود ئەگەر ئێستا ژێڵەمەوە کادرێکی پارتی یاخود بزوتنەوە یاخود یەکگرتو یاخود کۆمەڵ لەوێ دانیشتامان پرسیارم لێکردەوە کەسانێکگەن لە حیزبەکەی ئێوەدا بە پلەی باڵا تەقاوت کرابن کامە پلەی باڵا مستحق بێ جامنە پرسم چیان ماوە تەقاوت نەکرابێ بە دوێکیترەکەمەوە ئاینەن کەسانێکگەن لە پلە باڵەکانی ئێوەدا سەرکردایەتی و مەکتەبی سیاسی بە پلەی باڵا تەقاوت کرابن من ئەگەم لەوێنە بەڵام ئەگەر کرابێ شایستەی خۆیانە بۆ ئەوانە قیادی شۆڕشێکیان کردووە کە کوردیان گەیانە کەناری ئارامی لەمە یەکەم دووهەم کاکمەحەموەڵا من پرسای لەو بەڕێزە ئەەکەم من پێم با منەوە پرسیار لەو بکەمەوە کەسانێکگەن لە پلە باڵەکانی حیزبەکان تەقاوتی گەورە کرابن لە بزوتنەی گۆڕانیشێک لە بزوتنەی گۆڕانیش زۆرینەی زۆری ئەندامانی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان خانەنشینیان بۆ کراوە بەڵام لە بچنەی گۆڕانی ئەو کاتە ئەندامانی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان هەندێکیان ئەوانن کە ئێستا لە جڤاتی نیشتیمانی پێشتر وەزیر بوون یان هەر پۆستێکی تر بوون ئەوانەی کە مستحقن مستحقنێتی بە لە هەرلایەنی سیاسی ئەوەی وەزیر وە بەس هەیە وەزیریش نەبوو ئەندامی مەکتەبی سیاسی و سەرکردایەتیەوە بە پلەی باڵا تەقاوت کرا ئێستا باڵادە سندای بەڕێستان لەناو بزوتنەوەی گۆڕانیش هەر خەڵکێ ئەگەر هەبێ هەر نەحەقیە زۆر باشە من وێنەکەت پاڕووکەمەوە مەسلەی گەندەڵی ئیتر قۆناکە هاتوۆتە پێشەوە کە هەمومان ڕوبەڕووی گەندەڵی بینەوە بە ڕێکخراوەکانی مجتەمەعی مەدەنی بە حیزبەکانمانەوە ئەوەی کە ئەم وڵاتەی باشە بۆ سپاسی ئەم دەست پێشخەری ئەمان ناکەن هەر لە بڕینی بودجێ ئەو ڕێکخراوانەی کە وەهمی بوون هەر لەوەی کە موچەخۆری بن دیوار هەر لە پیاداچوونەوە بەمەی کە پێوتێ خانەنشینی پێشمەرگە و 180,000 پێشمەرگە خانەنشین کراوە بە پلەی جیاواز
ئەمە و پلەیەکە نەجمە ڕیسکەین ئێستا دنیایەک لیواڵ ئەمید و عقید و کانێکی مستحقن باشە بەڵامانێکی نامستحقن. یەکەم من سوپاس یەکێتی نیشتیمانی یەکەم کە قەراری یا دژی گەندەڵی بێتەوە و سوپاسی هەموو حیزبە سیاسیانە کە لە پەرلەمانە باشە زۆر سیارەکە منەوەیە یعنی بۆ پیاداچوونەوەتان پێ ناخۆشە لا دوای کادری شایستەوە ژیانێکی باش بژین محەممەد ئێمە قەت پێمان ناخۆش نییە ئیسلاح بکرێت بەڵام ئەومان پێ ناخۆشە حیزبەکە ئێمە بکرێتە ئامان ئەمە بکرێتە ئامان بەستمەوە حزبەکەمە بکرێتە ئاماج کادرەکانە بکرێتە ئاماج چونکە حزبی ئێمە و کادری ئێمە پشکی شێری بەرەکەوێت لە خەبات و لە تێکۆشانە خەڵکتان کردووە بە ئامانج هیچ لایەنێکی سیاسی لە کوردستان نەکراوە بە ئامانج بەڵکو سیستەمەکە خۆی خەلەلی زۆرتیایە گەندەڵی زۆر هەیە ئەوەی کاکەوێتە بەر ئامانجەکە ئەو گەندەڵی و ئەو خەلەلانەیە چاگەکرێ بەڵام من بەڕاستی نازانمەوە کام بڕیارەیە یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ بەگراتچوونەوەی گەندەڵی کردوێتی بەڕێوەبەری هەیە لە وەزارەتی دارایی تای گۆڕی هەموو یەکێتی یێتە سەرخەت بۆی نەیگۆڕی هەموو دنیا هێنە سەرخەت تەکلیفەکەن واستاکەن و ئەگەر بڕیارتان ناوە چاکسازی بکەن بێ مشارێک بۆ کاکە لە چاکسازی لە گۆڕینی بەڕێوەبەر بە ئارەزی خۆتانی بەڵێ من بەداتا پێ دەڵم یارمەتیم بە با پێ بڵێم بەڕێوەبەری گومرگ هەیە لەو کاتەوەی کە گۆڕان چۆتە جگاکەی ئاستی داهاتەکەی لە سایبی زیای کردووە لە ماوەی 3 مانگ لەسەر یەک حساب کرا ئاستی داهاتەکەی لە سایبی زیای کردووە لە گومرگی باشماخ لەبەرەوە هەندێک شت هەیە کە وترێت پێتانوانە بێ من ڕەتی ئەوەکەمەوانە دەڵێم کادری گۆڕان کە خەڵکێکە گۆڕێ لەبەرەوە نایگۆڕێکە لەبەرکێچێتیە یان پارتیە نانە وایە من زای من دوستنەوە باسەکەم تا ئێستا کاکەلان چەند بەڕێوەبەرتان لەژێر دەسەڵاتی پارتی گۆڕیوە گۆڕیمان چەند ئێمە جارێ ئەسڵەن ناوێکێتی چەندمان گۆڕێ خەڵک بگۆڕین نە کاک با بەڕێوەبەری پسوڵی خۆراکتان گۆڕیوە بەڕێوەبەری باشماقتان گۆڕیوە کێشە من کێشە بۆ چاکسازی گەوران دروست کراوە کۆمەڵی کاکە من حەزەکەم ببیستم کە وەزیری دارایەکەی گۆڕان چۆن تەعامل لەگەڵ ئەم هەرێماکە لەگەڵ سلێمانیبانە لەم هەرێم هەمان تەعامل لەگەڵ هەولێردوەکە بەڵام ئێوە دەسەڵاتی ئەوەتان نییە یەک مدیری پارتی گومرگی حاجی عومەران گۆڕاوە کە پارتیش بووە زۆر باشە باش بەر لە دووەم ئەم لیستە کە ناونراوە لیستی خانەنشینی بەشێکی زۆری ناوی ناوە لیستی خانەنشینی بندیوار پیاداچوونەوەی پیادا دەکەن وەلا دوایە ئەم لیستە لیستێکە گەندەڵی تێکراوە ئەم لیستە گەندەڵی تیاکراوە خراپ بەکارهێنراوە لەلایەن حیزبەوە بەڵام ئەوەی کاکرێت دڵنیابن خەڵکی کوردستان و پێشمەرگە قارەمانەکان دڵنیابن لەوەی کە پێشمەرگەیەک ئەگەر مستحق بێ خانەنشینی بۆ بکرێ بە هەر پلەیەکی سەربازی نەبزوتنەوەی گۆڕان و نە هیچ لایەکی سیاسی ناتوانێت مستحقی وەرێگرێت ئەم لیستە پیاداچوونەوەی بۆ بکرێت گەندەڵی لەم لیستەیە کراوە لە پێشتا گەندەڵێکی زۆر کراوە ئەمان ئەیانێ ئەو گەندەڵیە نەمێنێ من هەشت گروپێک هەر بەرنامە دژی گەندەڵی بێ لەگەڵی ئەو بەرنامە حیزبەکەی خۆمە قەناعەتی خۆشمە بەڕاستی ئێمە لەگەڵ ئەوە نین وڵا لەگەڵ هینە بەر بە چاکسازی بەعکسەوە مەکتەبی سیاسی ئێمە چاکسازی ئێمە ناونانی چاکسازی من پێ من ئەڵێم هەر چاکسازی ئەمە ناونانی چاکسازی ئەی باشە بۆچی تۆلا ئێوەیان کردۆ بە هەدەف ئەزانی بۆ زانی بۆ یەکەم کاتێککە ئەڵگۆڕەکانە کرێت بە سلێمانی و منتیقی سلێمانێگرێتەوە 56,000 کادری پارتی تەقاوت کراوە دامەزراوە بەسەر دامەزراوەکانی هەولێر و دووەکە چەندتان لەوانە تەحویلی ئەو سیستمەی کە موچەی کە لە هەرێمی کوردستان دامەزراوە بۆ زۆر باشە زۆر چاکە زۆر سپاس ئێوە بڕیار بدەن بەشێک لە ڕاستی لای کامیان بوو سپاس.